بەڵێ تاوان لەسەبارەت بە مەسلەی دامەزراندنی پەروەردەی کەرکووک ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەرنەچوانی با بڵێن دەرچوانی دانەمەزراوی کورد لە کەرکووک ویستیان خۆپێشاندان بکەن بەڵام بە تەدەخولی لایەنە پەیوەندیدارەکان جەنابی سەرۆکۆمار و جەنابی سەرۆکوەزیران و بەڕێز کاک ئاسۆ مامەد و ئەوانە ئەم خۆپێشاندانە ڕاگیرە لە پێناوی ئەوەی کە مەسەلەن تەوازن بگەڕێنەوە بۆ شارەکە لەم دامەزراندنەیە و ئێمەش تاکو ئێستا وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەردەوامین لە هەوڵەکانمان بۆ ئەوەی کە چارەسەری ئەم مەسلەی کێشەی دامەزراندنی پەروەردەی کەرکووک بکرێ هەر لەو چوارچەوەیە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین دوێنێ لە دانیشتنی پەرلەمانی عێراق هەرچەند نیساب تاوە نەبوو بەڵام جەلسەکە بوو بە تەداولی من وەکو ئەندامی لیژنەی پەروەردەی پەرلەمان تەدەخولێکم کرد مداخلەیەکم هەبوو لە پەرلەمان سەبارەت بەم بابەتە بە جەنابی حەسەن کەعبی جێگیریەکەمی سەرۆکی پەرلەمانم ڕاگەیاند پێویستمان بە تەدەخولێکی خێرایی بەڕێستان هەیە بۆ ئەوەی کە ئەنجومەنی وەزیران قەرارێک دەربکە کە ڕەچاوی ئەم تەوازنە بکرێ و دواتریش هەر بە شەفەیی لەگەڵ جەنابیانە قسەم کرد بە حکمی ئەوەی بەڕێزیان لەگەڵ جەنابی حەمید الغزی کە ئەمینی عامی مەجلیسی وزرایە لە یەک ڕەوتن بۆ ئەوی کە تەدەخولێ بکە ئەوانش ڕۆڵیان هەبێ لە مەسلەی ئەم باڵانسە لە بینی پێکاتەکانە جەنابی حەسەن کەعبی بەڵێنی پێدام دوێنێ گوتی هەر ئەمڕۆ من بەپەلە تەدەخولەکەم داوای ئەوم لێ کرد با قەرارەکەی ئەمانەی عامی مەجلیسی وزرا قەرارێکی ئیجابی بێ بەدڵی هەموو لایە بێ تەوازن لە خۆی بگرێ وتی بەڵێنت پێ ئەدەم ئەبێ بڕیارەکە بڕیارێکی ئیجابی بێ هاوکات هەر دانیشتنی دوێنی پەرلەمانە نوێنەرانی پارێزگاکانی سەلاحەددین و دیالەش هەمان کێشەی ئێمەیان هەیە لە مەسلەی تەعیناتە گازاندایان هەیە لەبەرەوەی دامەزراندنەکانی ئەو سنوورێش زۆری لە حزبی ئیسلامیە هەموو نەتەوەکان ناڕازین ئەوانش داوای باڵانسەیەکەن لە بینی پێکاتەکانە ئێمەش پشتیوانیمان کردن و بۆمان واژووکردن بۆیە جەنابی حەسەن کەعبی بەڵێنیدا هەوڵ بدە بڕیارەکە بە شێوەیە بێت کە تەنانەت هەموو ناوچەدا بڕاوەکان بگرێتەوە ئەمەش مای خۆشحاڵیە نەک بە تەنها کەرکووک دووس خورمات و خانەقین و هەموو ئەمانەش دەی سوودمەند دەبن لەو بڕیارە ئەگەر بڕیارەکە بڕیارێکی ئیجابی بێ و داواکردن بێ بە ڕاگررتنی باڵانس هەر دوێنێ پەیوەندیم کرد لەگەڵ بەڕێز تۆرهان موفتی با بڵێن سەرۆکی دەستی هەماهەنگی لە نێوان پارێزگاکانی عێراق و ئەنجومەنی وەزیرانە کە ئەوانیش کە پێشتریش چەند جارێک بە نووسرا و ئاگادارمان کردبووەوە و بە تەلەفۆن لەگەڵیانە قسەمان کردبوو کە ئەوانش ڕۆڵیان هەبێ بەڵێنی ئەوی پێدا لەگەڵ ئەوش لەگەڵ وەزیرە قسە بکاتەوە بۆ ئەوەی کە هەموو ئیجرئاتەکانی وەزارەتی تەربیە ڕابگریانی هیچ بڕیارێک لە وەزارەتەوە لە وەزیرەوە دەرنێتێت تا ئەوەی کە بڕیاریشان لە ئەنجومەنی وەزیرانەوە پێ ئەگاتایبەت بەم مەسەلەیە قسەی کردبوو لەگەڵەیە وەزیریش بەڵێنی دابوو کە هیچ قەرارێکی تازە هیچ ئیجرئاتێ نەکات تا ئەوەی کاتی کە بڕیاریشان پێ ئەگا بۆیە هەوڵەکان و هەواڵەکان سەبارەت بەم مەسەلەیە دڵخۆشکردن خەریکە بگەینە ئەو ئامانجی کە چەندین مانگە بە جددی داکۆکی لێ ئەکەین و ئەمە واجبێکە لە سەرشانمان بۆ پارێزگاریکردن لە مافی دەرچوانی دانەمەزراوی گەلەکەمان هەوڵەکان خەریکن سەرەگرن تەسەورەکەم ڕۆژی یەکشەممە ئەو بڕیارە دەربچێت کە هەمومان چاوەڕێکین هاوکات هەردوێنێ لە پەرلەمان لە لیژنەی پەروەردەی پەرلەمان لیژنەیەکمان تەشکیل کرد بۆ وردبینیکردنی ئەو سکاڵایانی لەلایەن کەرکووچەکان و لەلایەن دەرچوانی دانەمەزراوە پێمان گەیشتووە وردبینی لێکین ڕۆژی یەکشەممە ئەم لیژنەیە ئەگاتە کەرکووک کە خۆشم ئەندامم لەو لیژنەیە ئەگەنە کەرکووک و تحقیق لە مەلەفی دامەزراوەکانەکەین کە ئەوانەی ناویان دەرچووە کە سکاڵایان زۆر لەسەر هەیە ئەوانەی حەقی خۆیانە بمێنەوە و ئەوانەی حەقی خۆیان نییە حەق بگەڕێنرێتەوە بۆ خاوەن حەق ڕۆژ یەکشەمە لەو بارێشەوە دەست بەکارە بین و ئەم ڕۆژ کۆمەڵێک گەنجی کورد لە بەردەمی پەروەردەی کەرکووکە خۆپەشاندانیان کردبوو بۆ داواکردنی مافەکانی خۆیان ئێمە پشتیوانی لە خۆپێشاندانەکانەکەین بەڵام پێمان باشە خۆپێشاندان
دیانەکرێ ئەگەکرا بە حەزمێکی گەورە بکرێ بە هەماهەنگی بکرێ هەموو خەڵکی شارەکەی ئاگادار بکرێتەوە هەموو پێکەوە بەشداری بکەن.